ئازان و خۆشەویستانمان لەم وەس و لەم جیهانی کە ئێستا تایدان یەکی لەو شتانی کە زۆر گرنگەوە دایکان و باوکان خێزانەکان زۆر بە گرنگیەوە دەبێت سێری بکەن ئەویش پەروەردەکردنە. جا لەم تۆرێماندا باز لەو دەکەین کە باشترین ڕێگاکانی سەرکەوتنی پەروەردە خۆی لە چی دەبینێتەوە، دایکان و باوکان چۆن بزانن سەرکەوتوو بوون لە پەروەردەکردنی منداڵەکانیان و باز لەوش دەکەین پەروەردەکردنی منداڵ لە کێوە دەست پێ دەکات و گرنگترین شتێک چییە کە دایکان و باوکان خێزانەکان پێشکەش بە منداڵەکانیان بکەن لە پەروەردەکردندا لەو ڕەفتارانەشی کە خۆیان ئەنجامی دەدەن بێگومان کاردانەوی دەبێت لەسەر منداڵەکانیان پێویستە گرنگترین و جوانترین پەروەردە پێشکەش بە منداڵەکانیان بکەن. ئێمە بە درێژی گفتوگۆ لە بابەتە دەکەین لە سۆرانەوە میوانێکمان دەبێت بەڕێز مامۆستا عەبدولوەهاب ساوەیی ڕێنمایی کاری پەروەردەییمان لەگەڵە. مامۆستا یان سڵای خوا لەبێت، سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵای خۆی گەورە لە ئەوەی بەڕێز خۆشەویستیش سپاس بۆیەوە. زۆر سپاس. مامۆستا لەو دەست پێ بکەین پەروەردەکردنی منداڵ لەکەیەوە دەست پێ دەکات، دایکان و باوکان پێویستە لەکەیەوە دەست بە پەروەردەکردنی منداڵ بکەن بۆی کە لە پەروەردەکەیاندا سەرکەوتوو بن. بەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان خۆشحاڵم ئەمڕۆ لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە کەناڵی ئاسمانی پەیام بەشدارم لەسەر تەوەرێکی گرنگ کە تەوەری پەروەردەکردنی منداڵە کە ئەمڕۆ بەداخەوە زۆر فەرامۆش کراوە. بەڕای من قۆناغەکانی پەروەردەکردنی منداڵ لە سەرەتای هاوسەرگیریەوە دەست پێ دەکات بەوەی کە ئینسان هاوسەرێک دەست نیشان بکات کە لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە خۆی نزیک بێت و ئیتفاق بکەن لەسەر بەرنامەیەکی هاوبەش دوای ئەوە کە منداڵ دەنێنەوە هەر لە سەرەتای فامکردنی منداڵ بەگشتی منداڵ بەسێ قۆناغی گرنگدا تێدەپەڕێت. قۆناغی سەرەتایی ئەو قۆناغەیە کە قۆناغی ناساندنی منداڵە بە سروشت و دەوروبەر و کۆمەڵگەیە. قۆناغی ناوەندی، قۆناغی فێرکردنی ئەرک و بەرپرسیارەت و قۆناغی هەستکردنە بە شتەکان. قۆناغی سێم قۆناغی بەرگریکردنە لە ئەو شتانەی کە بەدەست هاتووە. بۆیە گرنگە ماوە بەماوە دایکان و باوکان ئەپدەیتێکی خۆیان بکەنەوە لە پەروەردەکردنی منداڵ لەگەڵ ئەوەی کە منداڵ گەورە دەبێت ئەوانیش هەڵس و کەوتیان بەپێی تەمان لەگەڵ یعنی لەگەڵ منداڵەکاندا بگۆڕێت بۆ ئەوەی بتوانن پەروەردەیەکی دروست بکەن تووشی کاردانەوە و لێکترازان نەبێت. دەبێت بەپێی قۆناغەکان و تێگەیشتنی منداڵ و سروشت و دەوروبەری منداڵ بەڕێوە بڕوات. زۆر باشە مامۆستا، باست لە قۆناغەکانی تەمەنی منداڵ کرد. ئایا دەبێت پەروەردەی هەرێکێک لەم قۆناغانە چۆن بێ یاخود دایک و باوک چۆن لەگەڵ ئەم قۆناغانەی منداڵدا بتوانێت پەروەردەیەکی سەرکەوتووی مناڵەکەی بکات؟ بەڵێ هەروەکو ئاماژەم پێکرد لە قۆناغێک یعنی جارێ یەکەم شت کە ئینسان بیەوێت سەرکەوتوو بێت لە پەروەردەکردنی منداڵ، یەکەم شتێک یەکەم تاقیکردنەوەیە کە بۆ ئەوەی سەرکەوتوو بێت دەبێت منداڵەکەی فێر بکات درۆی لەگەڵ نەکات. ئەگەر هاتوو لەم تاقیکردنەوە سەرکەوتوو بێت لە قۆناغەکانی داهاتوو بە دڵنیاییەوە ئاسانکاری زۆری بۆ دێتە پێش، چونکە ئەگەر منداڵ درۆی نەکرد زۆربەی هەڵس و کەوتەکانی تریش کۆنتڕۆل ئەکرێت. بۆیە زۆر گرنگە ئینسان دوور لە توندوتیژی بەڕێیەکی هاوڕێیانە و بە خۆشەویستی بە محبەت ئەوەی بە خۆشەویستی بە محبەت بۆ پەروەردەکردنی منداڵ دێتە ئاراوە بە دڵنیاییەوە بە توندوتیژی نایێت. ماوەسا گومانی تێدانی هەموو دایکان و باوکانێک پەروەردەی جوان پێشکەش بە منداڵەکانیان دەکەن، بەڵام پەروەردەیەکی سادە لەگەڵ پەروەردەیەکی سەرکەوتوو جیاوازیان چییە؟ بە کام پەروەردەیان دەوترێت پەروەردەیەکی سەرکەوتووە کاتێکە منداڵ پەروەردە دەکرێت؟ بەڵێ منداڵ کاتێک هەست دەکەی لە ڕێڕەوی پەروەردەکردنی منداڵدا سەرکەوتوو بووی، بێگومان مرۆڤ منداڵەکە هەست بە خۆشەویستی بۆ خۆی، بۆ خۆشەویستی بۆ خێزانەکەی، خۆشەویستی بۆ کۆمەلگایەکەی، خۆشەویستی بۆ قوتابخانەکەی، خۆشەویستی بۆ ژینگەکەی، خۆشەویستی بۆ نیشتیمانەکەی، خۆشەویستی بۆ ئاینەکەی پەیدا کرد
ڕوبەڕووی هەندێک پرسیار دەبێتەوە کە لە مێشیدا دێن و دەچن بە دوای وەڵامەکانیان دەگەڕێت و جەریئانە بە دوای ئەو کەسەدا دەگەڕێت بە دوای ئەو وەڵامانە دەگەڕێت کە بە دوای ئەو کەسانە دەگەڕێت کە وەڵامی ئەم پرسیارانیان لە دەست دەکەوێت. هەر کاتێک منداڵ گەیشتە ئەو خۆناغا مرۆڤ دایک و باوک لەوە دڵنیا دەبێتەوە کە ڕێڕێوێکی پەروەردەیی جوانیان گرتوۆتە بەر و لەگەڵ ئەوەشدا بەڵام دەبێت بەردەوام بن. یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی منداڵ لە خاڵەکانی سەرکەوتنی پەروەردەی منداڵ ئەوەیە کە تۆ بەردەوام بێت نابێت هەرگیز یعنی ئەحمالی تێدا بکەوێت. زۆر باشە. چ شتێک مەترسی هەیە بۆ سەرپەروەردەی منداڵەکانمان بە تایبەت ینی لەم بارودۆخەیە کە دایک و باوک هەمومان نەزانین لە کوردستانە بێ مەعاشیە بارودۆخ ڕەنگە باش نەبێت ڕەنگە ئاخرشت بیر لەوە بکاتەوە کە منداڵەکەی پەروەردە بکایە خۆتخەمی پەروەردەکردنی منداڵەکەی بێت لە جیاتی ئەوەی کە پێداویستەکانی بۆ پڕ بکاتەوە. لەم قۆناغەدا پێویستە چۆن پەروەردەکار مامەڵە بکات؟ بەڵێ قوتابخانە بۆ خۆی قۆناغێکە لە قۆناغەکانی پەروەردەی منداڵ. هەمووی نییە ئینسان دەیخۆ پێشتر قوتابخانە هەر نەبوون لە ئەگەری خوا نەخواتە تێکچوون و خراپبوونی قوتابخانەش مرۆڤ نابێت دەستەوەستان بێت لە پەروەردەکردنی منداڵدا. ئەوە منداڵێکی دەست و سپێ و منداڵێکی بێبەهرەی دێنێتە ئاراومن. هەر بۆ نمونە باسی شتێک دەکەم. من خەڵکانێک دەناسم لە سەردەمی کۆرۆنادا کە دەرگای قوتابخانەکان داخران ئەوان هەستان بۆ نمونە بە تەحفیظی قورئان تا ئێستاش کە من قسە لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەم بەردەوامن. ئەوە یەک. دووەمیان بەداخەوە ئێستا لە زۆربەی یعنی ئەتوانم برێم بۆتە عادەت وایە خەڵک زیاتر ئامانجی شەهادەیە بەداخەوە ئامانجی زانست و زانیاریەکە نییە. بۆیە هەر دایک و باوکێک ئەگەر خەمخۆری منداڵەکەی بێت بێ پەروەردەیەکی دروست بکات دەتوانێت بە زانیاری خارجی زانیاری دەرەکی قوتابخانەکان منداڵەکەی دەوڵەمەند بکە بەوەی کە کتێبێک بکاتە منهەجی و لە ئەگەری تەواوکردنی ئەم کتێبە خەڵاتی بکات و دەتوانێت ئەو سنتەرانەی کە بەلاشن و هیچ بڕەپارەیەکی یان بڕەپارەیەکی ڕەمزی وەردەگرن بۆ پەروەردەکردنی منداڵ یاخود بۆ پەروەردەکردن و ڕاهێنانیان لەسەر کار و پیشەی تر یاخود بۆ لەبەرکردنی قورئان یاخود هەر شتێکی تر ئەو کاتانەی کە دەرگای قوتابخانەکاندا دەخرێن یاخود فەراغ بۆ کاتی منداڵەکە زۆرە چونکە بەڕاستی تەمەنی منداڵ تەمەنێکە گوناحە یعنی بە هەدەر بدرێتن. ئێمە زۆربەی زۆر ئەو معلوماتە و زانیارەی کە هەمانە لە سەردەمێک بووە کە پێشتر سوودمان لێوەرگرتووە گومان لەوەدانیە کە مێشکی منداڵ زۆر بەهێزە کە دەبێت سوودی لێوەربگیرێت نابێت بەهۆی بەهۆکاری داخستنی قوتابخانەکان ببێتە پاساوێک بۆ ئەوەی منداڵەکە لە پەروەردەکردندا یعنی دوا بکەوێت. بۆیە گرنگە مرۆڤ بەردەوام بێت لە پەروەردەکردنیدا و هەروەها ئەرچی ڕێکخراوەکانیشە کە ئەو ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی ئەو کاتانەی منداڵ کە دەرگای قوتابخانەکاندا دەخرێت کە پێویستە ئەوان هاوکار بن هاوکاری دایکان و باوکان بن بتوانن دەورات و بتوانن فێری زمان و دەوراتی تەحفیظی قورئانی و دەرس و دراساتی تر بەڕێوە بن. بەڵێ مامۆستا هاوسەنگی و ئەگەر جیاوازیکردنی پەروەردەی دایک و باوک چه کاریگەریەکی دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵ واتە لەوانەیە باوکەکە بە شێوازێک تەعامل و پەروەردەی منداڵ بکات دایکەکەش بە شێوازێکی دیکە تا چەند گرنگە هەردوو لا ڕێ بکەون لە پەروەردەکردنی منداڵەکانیان بۆی کە پەروەردەیەکی سەرکەوتوو پێشکەش بە منداڵەکە بکرێت. زۆر گرنگە بەتایبەتی من سەرەتا ئاماژەم پێکرد سەرەتای پەروەردەی منداڵ لە دەستنیشانکردنی هاوسەرێک دێتە ئاراوە کە دەبێت هاوسەرێک بێت بە تەواوی لە بیر و بۆچوونەکانی خۆیان هەردوو لە ئیتیفاق بکەن لەسەر یەک ڕێڕە و لە پەروەردەکردنی منداڵدا لە ئەگەری نەبوونی هەر یەکێکیان لە غیابی هەر یەکێکیان ئەوەی دیکەیان تەواوکەری پەروەردەکە بێت نەوەک بە دوو ئاراستەی جیاواز منداڵ پەروەردە بکەن خوا نەخواستە. ئەمە بەڕاستی منداڵ تووشی هەلاکەت دەبێتن.
مامسا کاتێک باسی پەروەردەکەین بێگومان چەندین مامەڵی جیازمان هەیە زۆر جار ناس پێدان و گرنگی پێدان زۆرە یان بە پێچەوانەوە تونند و تیژی بەرامبەر بە منداڵ شکانەوەی قسە پێوتنی هەیە لەم نێوەندەدا ئەم جۆرە مامەڵانەی کە دایک و باوک لەگەڵ منداڵایەکە چ کاریگەریەک لەسەر پەروەردەی ئەم منداڵە بۆ ئەو قۆناغە و بۆ داهاتووی بەجێهێڵێت ئەوەی بە خۆشەویستی و بە هاوڕێتی و بە تەفاهم لەگەڵ منداڵ بەرهەمی دەبێت بە دڵنیایی و بە تونند و تیژی نایبێت بەڵام لە ڕێڕەوەکانی پەروەردەکردنی منداڵ پێویستی بە هاندان و پشگیریکردن و پێهەڵدانە و جار بە جاریش پێویستی بە سەرزەنشتکردنێکی کەم و پێویستە بەڵام ئەگەر بێت و هاندانەکە و تەشجیعکردنەکە لە نێو خەڵکیش بێت هەر شتێکی ئاساییە بەڵام بە هیچ شێوەیەک سەرزەنشتکردن و تونند و تیژی دژی منداڵەکە لە نێو کۆمەڵگادا لە نێو خەڵکیدا بەڕاستی زۆر بە سلبیات بەسەر دایک و باوکاندا دەچێتەوە ڕێڕەوی پەروەردەکردنەکەیان ڕاستی بۆ ئەستەم دەبێت زۆر منداڵ پێویستی بە هاندان و منداڵ پێویستی بە نازە بەڵام بەپێی حەزمی خۆی مامۆستا زۆر جار شاز لە شازەکان لە ماڵەوە دایکان و باوکان پەروەردەیەکی جوان پێشکەش بە مناڵەکان یانەکەن ینی هەموو هەوڵێک و جودێکیانەوەیەکە منداڵەکەیان بەلاڕێدا نڕۆیان خود پەروەردەیەکی سەرکەوتووی هەبێت بەڵام هەندێک جار لەوانەیە ژینگەی دەرەوە کاریگەی لەسەر منداڵ بکات پێویستە چۆن دایکان باوکان هاوسەنگی دروستکەن لەگەڵ ئەو ژینگە و پەروەردەی کە لە دەرەوە هێتی چ لەگەڵ هاوڕێکانی یاخود منداڵێکە ئایپادێکی بەدەستەوەی کۆمەڵێ شتە بینێت کۆمەڵێک شتی جیاوازە بینێت بە تایبەتی لە ئێسادا زۆرێک لە یاری و کۆمەڵێ ڤیددیۆ هەیە کە لە یوتوبە هەیە منداڵان سەرقاڵ دەبن پێوەی ئەمە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری ئەو ژینگە و پەروەردەی دەرەوەش بن بۆی کە سەرکەوتوو بن لە پەروەردەکەیان یەکێک لە کارە هەر سەختەکانی پەروەردە کۆمەڵگە دەوروبەر و جیران و خزم و کەسانەیە کە مرۆڤ تێکەڵاویان دەبێت جیاوازی پەروەردەیان زۆرە جیاوازی ئابووریان زۆرە ئەو کێشانە ڕوبەڕووی دایکان و باوکان دەبنەوە دەبێت بە شێوەیەکی ژیرانە کۆنتترۆل بکرێت یەکێک لە ڕێکارەکانی پەروەردە لە سەرەتادا قەنەعات بۆ دروستکردنە یعنی ئەگەر بتەوێت منداڵەکەت بپارێزی دەبێت سەرەتا لەو جۆرە کەسانە لەو جۆرە تێکەڵاویانە نەهاوسەنگن دەبێت بەڕاستی تا بکرێت خۆت پارێزی چونکە جاری وا هەیە مرۆڤ ئەوەی کە بە چەندین ساڵ بەدەست هێناوە بە یەک سەفەرکردن بە یەک تێکەڵاوی ڕەنگە پێویستی بە قەرەبوویی زۆر هەبێت بە مانگ تا بتەوێت قەرەبووی ئەم تێکەڵاویە قەرەبووی ئەم سەردانە بکەیتەوە منداڵەکەت فێری خوێشی خراپ بۆیە گرنگە ئینسان ئەگەر بە دیارێکی بچووکیش بێت بە سەفەرکردنێک بێت بۆ پارکەکەی بەرامبەر ماڵ ئەگەر بۆ ینی بە هەر شێوەیەک بێت دەبێت قەرەبووی ئەوە بکەیتەوە کە تۆ منداڵەکەت قەنەعات پێ بکەی کە بڵێ ئەم ئایپادە بڵێ ئەم مۆبایلە زیانی گەیاندووە بەم منداڵە بەڕاستی سوودی پێ نەگەیاندووە دەبێت قەنەعات پێبینی و ناوێت بە هیچ شێوەیەک تەسلیمی بیت بە تایبەتی زۆر کەس یعنی کە دەیبینی منداڵەکان پاری قەرز کردووە مۆبایلێکی بۆ منداڵەکەی کڕیوە تیە وەڵا بە حەز بە کەمپوری نەکات بەرامبەر ئامۆزایەکە یان بەرامبەر جیرانەکەی یان بەرامبەر بە هاوڕێکەی کە ئەم مۆبایلی پێ ئەم پێی نییە بەڕاستی دەبێت کۆنتترۆلی بکات و نابێت بە هیچ شێوەیەک تەنازل بکات و چونکە ئەمە وێرانکردنی منداڵە بە تایبەتی ئەنتەرنێت ئەمڕۆ منداڵەکانیان یعنی بەڕاستی نمونەی زۆر بینیوە یعنی خەڵک منداڵ تەنها بۆ تێگەیشتووە پەروەردەکردن تەنها بۆ تێگەیشتووە خواردنەوە و جلوبەرگێکی جوان و مۆبایل و ئایپادێکی بداتە دەست بۆ ئەوی بێدەنگ بێت بۆ ئەوەی ڕازەکانی بەجێ بگێنێت اکتفای کردووە نازانێت یعنی منداڵەکەی وێران کردووە نازانێت منداڵەکەی لە قوتابخانەدا تەمبەڵ بووە منداڵەکەی لە خۆپێگەیاندندا یعنی زۆر لە پاشە بەڕاستی ئەمە وێرانکردنی منداڵە مامۆستا بۆ ئەوی کە پەروەردەکارێکی کاریگەر دروست بکەین بۆی منداڵەکان پەروەردەیەکی جوان و سەرکەوتوو بکرێن پێویستە پەروەردەگار هوشیار بێ خۆی ئەپدێت کاتەوەکو باست کرد بەڵام سەرچاوی ئەم ئەپدێتکردنەوە ئەم بەدەستهێنانی زانیاریە چیە یان چۆن کەسێک دایک و باوکێک پەروەردەکارێک بتوانێت بە تەواوەتی لە کایە پەروەردەکەی قوڵ بێتەوە هەموو ئەو ڕەهەندە جیاوازانە بزانێت کە مناڵ تێدا گەورابێ و ئەو قۆناغە جیاوازانی پێدا تێپەڕەبێت زارێ یەکش زۆر گرنگە ئینسان
بە هیچ شێوەیەک نابێت ئەوەی کە داوا لە منداڵەکەت دەکەی پێچەوانەکەی لە خودی خۆت داهەبێت. مرۆڤ داوای خوێندنەوە لە منداڵەکەی دەکات دەبێت بۆ خۆشی بخوێنێتەوە. داوای جگەرە نەکێشان لە منداڵەکەی دەکات نابێت خۆشی جگەرە بکێشێت. ئەگەر ئەوەی کە داوات لە منداڵەکەت کرد لە خودی خۆش و لە خێزانەکەشت داهەبوو پەروەردەکەت بۆ ئاسان دەبێت. ئەوە یەکەم. دووەم، خوێندنەوە گرنگترین سەرچاوەیە بۆ ئەوەی مرۆڤ خۆی پێدەوڵەمەند بکات. سێەم، هەر ژیانی خۆت، ژیانی ئاسایی خۆت لە منداڵیەوە، ژیانی خوشک و براکان، ژیانی خێزانەکەت، ژیانی دەوروبەرت کە پێشتر بۆ خۆت چیت حەز کردووە، منداڵەکەشت بە هەمان قۆناغدا تێتە بەڕێت کە پێویستە بیری لێ بکەیەوە کە منداڵەکەت لە چ تەمەنێکە تۆ بە هەمان شێوە بە پێی پێویست مامەڵی لەگەڵ بکەیت. زۆر باشە مامۆستا، تا چەند گرنگە تەعاملی دایکان و باوکان و ئەو پەیوەندی لە نێوانیاندا هەیە بە بەرچاوی منداڵ و کاریگەری دەوێت لەسەر پەروەردەکردنی منداڵ. دایکێک ئەو پەری ڕێز لە هاوسەرەکەی لە باوکی منداڵەکەی دەگرێت بە پێچەوانەشەوە باوکێک ڕێز و خۆشەویستی پێشکەش بە خێزانی هاوسەرەکەی دەکات. ئەمە منداڵەکە دەیبینێت گومانی تێدانە پر کاریگەری دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵەوە بە پێچەوانەشەوە گەر ئەمانە شەڕ و ناخۆشی و کۆمەڵی بۆڵەبۆڵ و یاخود خوا نەخواستە جنێودان لە نێوانیاندا هەبێت، دواتر لەوانەیە بگوازێتەوە بۆ پەروەردەی منداڵەکەش. بەدڵنیاییەوە ئارامی خێزان یەکێکە لە هەرە فاکتەرە سەرەکیەکان بۆ سەرکەوتنی پەروەردەیەکی گرنگ. بێگومان هیچ خێزانێک بێکێشە و بێ مشکلە نابێت، بەڵام گرنگە مرۆڤ کێشە و مشکلەکانی لە بەردەم منداڵەکانیان چارەسەر نەکات و دەمەدەمێ لەگەڵ یەکتری نەکەن دایکان و باوکان. زۆر هەر ئەوەش نەک هەر دەمەدەمێ و کێشە و مشکلەی ناوماڵ، بەڵکو زۆرێک گفتوگۆ هەیە، زۆرێک مەوزوع هەیە دەبێت دوور لە چاوی منداڵەکان تاوتوێ بکرێت، نابێت بە هیچ شێوێک، چونکە ڕەنگە کاریگەری نەرێنی ڕاستەوخۆی بۆ سەر دەرونی منداڵ هەبێت. مامۆستا کێ بەشدارە لە پرۆسەی پەروەردە؟ تەنها دایک و باوکەیانەوە تا چەندین ناوەند و کایی تر دێنە ئارا و کاریگەریان لەسەر پەروەردەی منداڵ دەبێت، یان هەرێکێکمان بەرپرسین بە نمونە گەر من بەجادێکا بڕۆم و خۆڵک فڕێ بم منداڵێک لێەوە بڕوا کیت لای بێ بە پرسیار کە بۆچی کەسانی تر بەم شێوازە هەڵسوکەوتەکەن، ئەو کاتە ڕەنگە منیش بە هەمان شێواز کاریگەریم لەسەر پەروەردەی ئەو منداڵە بێت. بێگومان هەمومان بەپرسین لە پەروەردەکردنی منداڵ. من وەکو تاکێک لە کۆمەڵگادا بوون وونە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتەکانم کە دەزانم خەڵک منداڵانێک هەن کە بەکارهێناری ئەو تۆڕە کۆمەڵایەتیانن کە دەبێت یعنی دوورم لە پۆستکردنێک کە کاریگەری دەرونی خراپی هەبێت بۆ سەر منداڵ. بوون وونە کە دەڕۆم لە شوێنێک کە خۆت فەرمووت فڕێدانی شتێکە کاریگەری نەرێنی ڕاستەوخۆی بۆ سەر دەرونی منداڵ هەیە. ئێمە وەکو تاک هەمومان بەرپرسیارین بە دەرەجەیەک. دووەم، دایکان و باوکان بە دەرەجە دوو، چونکە ئەوان لە ورد و درشتی منداڵەکانیان شارەزان دەزانن چی دەکەن و چی ناکەن. دەبێت بەڕاستی پاسەوانی تایبەتی منداڵەکانیان بنیانی دەبێت بزانن هەر خوێک هەر خراپەیە کە لە دەرەوە هێنایانەوە ڕاستەوخۆ لە دەرگای ماڵ یعنی نەهێڵن بێنێتە ژوورەوە. مەبەستم ئەوەیە دەبێت بەردەوام چاویان لەسەر پەروەردەکردنی منداڵ بێت بە شێوەیەکی وا کە کاریگەری نەرێنیشی نەخاتە سەروان، ینی بە شێوەیەکی تیژی نابڵکو بە شێوەیەکی ئارام و هەروەها مامۆستایانی ئاینی لە سەرمینبەرەکانیانەوە لە خودی منداڵەکانی خۆشیانەوە، چونکە و مامۆستایانی قوتابخانەش بۆ دەڵێم لە قوتابیەکانی خۆیان لە منداڵەکانی خۆیان، چونکە گرنگە هەر کەسێک داوای هەر شتێک لە کەسێک دەکات گرنگە سەرەتا لە خودی خۆیدا هەبێت. بۆیە هەمومان بە شێوەیەکی گشتی بەرپرسیارین و دوای ئەوە حکوومەت بەرپرسیارە لەوەی کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بە فلترێکی بەهێزدا تێبپەڕن و هەموو ئەو هاندانە خراپانەیەکە لە کۆمەڵگادا هەن بۆ ئەوەی پەروەردەی جوانی کۆمەڵگا پەروەردەی دروستی کۆمەڵگا بەلاڕێدا بن. دەبێت حکوومەت سانسۆڕێکیان بۆ دابنێ، دەبێت بە فلترێکی وردی ئەخلاقیدا تێپەڕێت و بەڕاستی ئەوەی کە گرنگە دەمێت ئاماژەی پێ بکەم کە کاریگەری نەرێنی ڕاستەوخۆی بۆ سەر دەرونی منداڵ لەم ساڵانەی کۆتاییدا زۆر بۆ ئەویش ئەو درامانەیە کە لە کەناڵ ئاسمانیەکان بەبێ هیچ سانسۆرێک پەخش دەکرێن کە بەڕاستی خێزان و پەروەردەی منداڵی بەدارێک بەلاڕێدا بردووە.
بەڵێ مامۆستا ئەمە بکەمە دوهەمین پرسیار دایکان و باوکانێکە کە لە ڕادەبەردە منداڵەکانیان خۆشێ ناسپێدانێکی زۆری پێدەبەخشن و گرنگێکی زۆری پێدەدەن و لەگەڵیا زۆر بیانوشیە بڕن ئەمە تا چەند کاریگەی دەبێت لەسەر پەروەردەی منداڵ و ئەو کاردانەوە یاخود ئەو شتە نەرێنیانە چین کە لەم پرۆسەیەدا لەم شێوازەدا کاریگەی دەبێت لەسەر منداڵەکە. بەڵێ مامۆستا دانیێر یەکێک لە هەرە هەڵەکانی دایکواوک ئەوەیە کە هەر بیانوێک منداڵکە گرتی تۆ بتەوێت بیانوەکەی ببڕی یعنی بداوای هەر شتێکی کرد ئەمە بەڕاستی منداڵ فێری ئەرک و بەرپرسیارەتی ناکە منداڵ وای لە کات کە هیچ اعتمادێک نکاتە سەر خودی خۆی بۆیە گرنگە یعنی چۆن دەڵێ خەیر الئوموری ئەوسەتها ئینسان دەبێت ڕێگە ناوەندەکەی بگرێت نەوەک بە جارێک بیرروخێنێت هەموو شتانی کە داوای دەکات بۆی جێبەجێ نەکات وە نە ئەو هەموو شتانی کە داواشی دەکات بۆی جێبەجێ بکات چونکە بەڕاستی منداڵ سەقەت دەکات ئەگەر منداڵ هەر داواکاریەکی هەبوو دایکان و باوکان بۆیان جێبەجێ کرد بەڕاستی ئەمە سەقەتکردی منداڵە. زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا عەبدولوەهاب ساوەی ڕێنمایی کاری پەروەردەیی سپاس بۆ ڕێنماییەکانت بۆ هیوایەکە هەمومان و هەموو دایکان و باوکان پەروەردەیەکی جوان پێشکەش بە منداڵەکانیان بکەن کە دوجار تاکێکی لێ دروست دەبێت کاریگەری دەبێت لەسەر تاوی ئەو کۆمەڵگای کە تیایدایەتی ئەگەر پەروەردەیەکی جوانی هەبێت.